ئەمساڵ ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوان هەر دوێنێ و پێرێ زووتر بڕیارماندا بایکۆتی ئەو یادە بکەین و بەڵێنەکەی خۆمان بردەسەر و ئەمڕۆ بایکۆتی ئەو یادەمان کرد. بە هۆکاری ئەوەی نەچوینە ژوورەوە گوێ لە قسەی هەزار بارە و سووا و ڕزیوی ئەوان نەگرین. ئێمە ئەمانەوێ یادی ئەنفال ببێتە وێزگەیەک بۆ خزمەتکردنی کەسوکاری ئەنفال و ئاوەدانکردنەوەی شار و گوند و دێهاتەکانمان. بەداخەوە چۆن حکوومەتی بەعەز شار و گوندمانی وێران و چیماباران و بەشۆفڵ تەخت کرد لەسەر دەستی حکوومەتی خۆماڵیش بەناو دێهاتەکانمان چۆڵ بوو. دێهاتەکانمان بێ پرۆژەی ئاو و ڕێگا و بان و خزمەت گوزاری و قوتابخانەیە. شارەکەشمان بۆتە زبڵدان. ئێمە لە دەرەوەی من ئەم کۆبوونەوەی خۆم ڕێک خستووە. من چوار ڕۆژ ئێمە چوار ڕۆژە من هەڕەشەم لێکرێ بە تەلەفۆن لێرەش هەڕەشەم لێکراوە کە ئامر قەبزم بۆ دەرکرێ. وەڵاهی لە یەک کەسە ترسم ئەویش خوایە. وەڵاهی قەبرم دەمی بەتاڵە ئەگەر پیاوە با بێ بمکوژێ. با بێ بمکوژی ئارام بێ باکە بێ پاکم بێ باکم. وەڵاهی لە خوا نەبێ لە کەس ناترسم. هەڕەشە لە منەکە بمکوژێت منەتی نەبێت. لەم شارەیە بستی عەرزم نییە، خانوم نییە، ئاوم نییە، سەیارەم نییە، جادەم نییە، با بێ بمکوژێ. هیچ شتێکم لێ کردووە. حکومەت چوار ڕۆژە پێنج ڕۆژەوە ڕقم مۆبایلەکان پێشان تادید مەکەن لەبەرەوەی ئەمە نەکرێت. تۆمار کردو لەسەر نەکردووە ژمارەی ئەوان سکاڵە من تەقەم لێکرا 3000 لە ماڵەکەم تەقە کرا کاکە. ڕومانیای هەڵدایە ماڵمەوە 3000 تەقەی لە ماڵەکەم کرد. یا محکەمەی چەمچەماڵ سووتێنرا هیچ شتێ نەکرا و کەسە نەدۆزرایەوە. لە چەمچەماڵ یاسا و قانونی دیانە بەس بە خەڵکی فەقیر بە ملێت کەمە ژوورەوە. پاش 34 ساڵ ئێمە خەڵکی دەیەکم 500 نەفەری تیا بووە 482 ئەنفالە. جا بزانە چەندێ مێنێتەوە تێگەی پاش 34 ساڵ بەس وەرە پێم بڵێ چیت بۆ کەسوکاری ئەنفال کردووە. یعنی تەنانەت هەتا نەتوانیوە سەرۆک کۆمار تۆ بە ناوی حکومەتی عێراقەوە سەرۆک کۆماری داوای لێبوردن لە گەلی کورد بکەیت چونکە ئەمە خاڵێکە لەسەری ئەکەوێت لەبەرەوەی ئەتوانێ و بۆ نایکە. ئەجا دووەم گەڕەشیان دروست گەڕەشی ئاسوودە بەس ئاسوودەی تیانە هەر زبڵ خواردی. یعنی چانی ئەمڕۆ یادی ئەنفال بوو کە ئەمڕۆ پاشیان کردەوە. پەیامی ئێمە ئەوەیە ئەمانە بەم شێوەیە بن هەتا ئاوا بن تێگەیشتی کە لەی سەری خۆیان لە ژێر پای ئەو میلەتەیە بینەوە. بەڵام یەک پەیامم هەیە خۆیان چاکە.